کۆتا قسم لە خزمەتان ئەپیا باشێک ئەفەرمێ زۆر کات لە لای گۆڕستانێک لام ئەدا دوعای خێرم بۆ ئەهلی ئەم گۆڕستانە ئەکرد زۆر دوعام بۆ ئەکردن ئەفەرمێ مدەتێک مەشغوڵ بووم بە کار و کەسابەتەوە نەئەچووم یەکێک لە جارەکان چوومە لای ئەم گۆڕستانە خەوم لێکەوت سیرەکەم هەموو ئەهلی گۆڕستانەکە هەڵساونەتەوە لێم ئەپاڕێنەوە وەکو کەسێ سوالکە دەستیان هەموو ئاوا لێ کردەوە پێم ئەڵێن تخوا ئەڵێ کاتێک خەبەرم بۆ زانیم ئەهلی ئەم گۆڕستانە هاواریانەوە دوعاکانی من ئیتر دوعام قەت لێ تەرک نەکردن بۆیە هەر یەکێک لە ئێمە خزمێکت دوورە ڕەفیقێکت وا نەزانێ ڕەفیقەکەت ئیتر چاوەڕوانی تۆ ناکە بڕۆ سەردانی کە دوعای خەیری بۆ بکە دایک و باوکت بە تایبەتی دایک و باوک خزمە نزیکەکان پێویستی بەوەی ئینسانی مسلمان بڕوە سەردانی گۆڕستان کە بیر لە خۆی کاتەوە ڕۆژێ لە ڕۆژان ئەکەوێتە ئەوێ دوعایکی خێرکە بۆی ئارامی بەسەر ئەو گۆڕستانە ببارێ